دکتۆرا کەنار فازر ڕێبەرگشتیە هەفکاری و هەواهەنگیا پێشخستنێ لە وەزارەتە پلاندانینێ لە ستودیۆ میێوانە مەیە دکتۆرا تو بخێر هاتی ڕۆژ باش زۆر سپاس دەستپێکی ئەگەران بەحسا کۆمکردنە ئالیکاریان یا هەفکاریان بکەن لە هەرێما کوردستانێ ئەڤ یەک چاوە تێ کۆمکردن هاوکاری زۆر سپاس ئەم کاتت باشم کاتەی بینەرانی ئازیزیش باش بەڵێ وەکو بە تایبەتی لەسەر لایەنی دەرەچی واتە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەمە چەند بابەتێکە گرێتەوە ئێمە وڵاتی بەخشەرمان هەیە وەکو وڵات یارمەتی وڵاتێکی کە دەدەن ڕێکخراوی نێودەوڵەتیمان هەیە وەکو یوئێنەکانیان کە پێ ئەوترێ بەڵام ڕێکخراوی نێودەوڵەتی ناحکومیشمان هەیە وانە بچووکترە بنەوە بێگومان وانە کە منەظەماتی بڵین هاوکاری لە وڵاتێک وەرەگرن ئەیهێنە وڵاتێکی کە بە هەماشەوە ئێمە منەظەمات یان ڕێکخراوی ناحکومی ناوەشمان هەیە لۆکەڵ واتە هەر لە هەرێمی کوردستان ڕەجیستەرن ئەم چەند بابەتەمان هەیە چەند وڵاتێک هەن بەخشەرن واتە ئەوان یارمەتیەکانیان دەدەن لە ڕێگەی یوئێنەکان ئەگەێنە هەرێمی کوردستان زیاتر د چ سێکتۆراندا ئالیکاریە دەکەن بەڵێ ئەمە بەپێی کاتەکە و بەپێی سێکتەرەکان فەرقەکات مەسەلەن ئەگەر لە کاتی ئیمەرجنسی بێواتە لە حاڵەتی تەواڕی بین لەو کاتانی کە ئاورە و پەنابەر بە زۆری ڕویان کردوتە هەرێمی کوردستان ئەو ساعتێتە یارمەتیدانی مرۆیی بەڵام ئەوە تەنها یارمەتیدانی مرۆیی ناگرێتەوە ئەکیید بەپێی کاتەکە ئەگونجێ بەڵام ئەو وڵاتە بەخشەرانە تقریبن هەموو سێکتەرێکە گرێتەوە چونکە ئەبێ ژیان بتوانن بە شێوازێک یارمەتی وڵات بدەن کە لە هەموو بوارەکان یارمەتی حکومت بدرێت نەک تەنها حکومت بەڵام ژیان بەرەو پێشەوە بچێ ئیتر بە سێ شێوە یارمەتی ئەدەن ئەوانیش یان لە ڕێگەی وەکووتمان ڕێکخراوە ناحکومیەکانی کە سەر بە وڵاتەکانی خۆیانن و لە هەرێمی کوردستان ئیشەکەن یان لە ڕێگای کەرتی تایبەت کە خۆیان ڕاستەوخۆ لەگەڵ کەرتی تایبەتە کار دەکەن بەڵام بە شێوەیەکی سەرەکیش لەگەڵ حکومەتە بەپێی ئەولویەتی حکومت و بە تایبەتی وەزارەتی پلاندانان ئەڵێن چ سێکتەرێک زیاتر ئێحتیمامی پێ بدەین هەموو کاتێکیش بەم شێوەیە نەبووە لە پێشوە زۆرجار ئێمە ئەزانین ئەگەر لە حاڵەتی ئیمەرجنسی بێ وڵاتێک ئەوان یەکسەر ئەڕۆن بۆ مرۆیەکە کە چون بۆ مرۆیەکە ئەکیید زیاتر ئازادە من لە شێوازی یارمەتیدانی وڵاتەکە بەڵام کاتێک کە لە ئیمەرجنسی دەرەچی حاڵەتەکە ئەگۆڕێ ئەکیید پلانەکان لەگەڵ حکومەتە دانرێ بۆی بزانن لە چ سەکتەرێک زیاتر و بەپێی وڵاتەکە هەندێک وڵات هەیە لە بواری تەکنەلۆجیا زۆر پێشکەوتووە هەندێک وڵات هەیە لە بواری پیشەسازی پێشکەوتووە هەیە لە کشت و کاڵ بەپێی وڵاتە بەخشەرەکە پرۆگرامەکان ئەگۆڕ ئەگەر ئەم بەحسا بۆ ئیسال بکەن 2022 کیژان وڵات زیاتر هەفکاریە دکە و دکیژان سەکتۆرێدا یعنی ئەگەر وڵاتێک نەها هات و خواست ئالیکاریە بکە پێشخستنێ بکات کەرتەکێدا سەکتۆرەکێدا خۆن زیاتر کیژان ددنە پێش بۆ ئیسال بەڵێ پێشتر ئاماژەم بە شتێکدا کە لە پێشوە تا ئێستا تقریبان تا ساڵی 2022 زیاتر مرۆیی بوو بەڵام لەم ساڵەوە وڵاتی عێراق بەگشتی چونکە با من شتێک ئاماژە پێ بدەم هەموو وڵاتێکی بەخشەر بە تایبەتی بڵین ئەگەر ئێمە باسی یەکێتی ئەوروپا بکەین زۆری ئەو بڵین دۆنەرێکی سەرەکیە یەکێکە لە دۆنەرە سەرەکیەکان زۆرترمان هەیە بێگومان بەڵام یەکێتی ئەوروپا سەیرەکە حاڵەتی وڵاتەکە لە چۆنە بڵین ئێستا وڵاتی عێراق بە وڵاتانە هەژمار ناکرێت کە ئیمەرجنسی بێ واتە لە حاڵەتی تەواڕی ئابێ بۆیە بڕیاریان داوە زیاتر کارەکانیان یان یارمەتیەکانیان بۆ بواری پەرەپێدان بێ بۆی ماوەیەکی درێژتر خەڵکی وڵات بڵین سوودمەند بن لێ و بە تایبەت تەبعاً ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەشێکین لەو بابەتە ئیتر پرۆگرامەکانیان زیاتر چۆتە بواری پەرەپێدان ئێمەش وەکو حکومەت و بە تایبەتی وەزارەتی پلاندانان لەگەڵیانە بڵین مناقشە ئەکەین و پلانەکان دانین چ بوارێک ئەگەر بەپێی ئەولویەتی حکومەتە ئیتر کشت و کاڵ باشە بدرێژە هەیە وان ساڵان ڕۆلا وان ڕێکخراوان یا وا ڕێخستنان چ بوو لە هەرێما کوردستانێش بۆ کێمکردنا ڕێژەیە هەژاریە بەڕاستی وەکوتم لەو کاتانێک کە ئێمە ئاوەرە و پەرابەرێکی زۆرمان بۆ هاتووە ئەوان یارمەتی دەربوون لە شێوازی بەڕێوەچوونی کەمپەکان لە یارمەتیدانی ئاوارە و پەنابەرەکان لە بڵین چەند شێوازێکیان هەیە بۆ حاڵاتی سەریعیان پێڵێن کە پرۆگرامیان هەیە لەوانەیە هەندێک جار بۆ ئەو ئاوارە و پەنابەرانە تۆزێ پارەیەکی کەم ئەبرنەوە مانگانە بیان دەنێ یان بە هەر شێوازێکی کە وەکو دابینکردنی شوێن بڵین ئەو بە هاوکاری لەگەڵ بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان بەس بەوە بە تایبەتی لەگەڵ وەزارەتی ناوخۆ بێت
کە دابینکردنی خەیمەکانیان ئەو شتانە ئەوە لەو حاڵەتە بە زەمەی ئێستا زیاتر کارکردنە لەسەر ئەو پرۆگرامانەی کە بۆ ماوەیەکی درێژخایەن ئەمێنەوە سیستەمێک بۆ هەرێمی کوردستان بەپێی ویستی حکوومەتی خۆمان. باشە ینی ئەف ڕێخستن ڕاستەڕاست لەگەر هەرێما کوردستانی معاملە دکەن دانوستاندنێ دکەن یان بڕێکە حکوومەتە فەدرالی عراق. بەڕاستی ئەمە تۆزێ ئاستەنگێکە لە بەردەمی ئێمە لەبەرەوەی ئەمان هەموو ئەم وڵاتە بەخشەرەکان بە تایبەتی لەگەڵ ڕێکخراونەی دەوڵەتەکان واتە UNیش یەکەم شت لەگەڵ عێراقە کارکردنیان ئەکی دوودانانی ئەم پرۆگرامانە لەگەڵ عێراقە وای کردووە کە ئێمەش ئەبێ پابند بین بەو پرۆگرامەی کە لەگەڵ حکوومەتی فیدراڵادا ئەندرێ بەڵام لە کاتی جێبەجێکردنا ئێمە هەوڵی تەواومانداوە و واشکاری لەسەرەکەین کە بگونجێ لەگەڵ کارکردن لە هەرێمی کوردستان و تایبەتمەندی خۆی بۆ هەرێمی کوردستان. باشە پلانە حکوومەتێک چییە؟ ینی بتایبەتی دەربارەی سیستەما داتایە ناوەندی دێ سیستەمەکە وسا دامەزرینە چ پلانە خۆ هەیە؟ بەڕاستی وەکو ئێمە ئەکیدین یەکێک لە کارەکانی حکوومەتیش لەسەر بە ئەلکترۆنیکردنی بڵین هەموو حکوومەتە بەڵام ئەمە ئەکید ئەوە بە ستێپێکی یەکسەرەکی ناکرێت ئەبێ بڵین ئەو شوێنانی کە ئێمە ئەولەویەت ئەدرێت چ سەکتەرێک یەکەم جار و چ بەشێک ئێمە ئەیبینین ئێستا لە هەندێک کارەکانی ناو حکوومەت بە ئەلکترۆنی کراوە بەڵام بۆ داتا ئەگەر بڵین سیستەمێکی داتابیس دابنرێ بڵێ ئەوەش کاری لەسەرکرێ چێک لەو پرۆگرامانی کە ئێستا ئەکرێ سوشال پرۆتەکشن پرۆگرامە واتە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی بە هەمانجی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەکرێت ڕێکخراوەنێو دەوڵەتەکان بڵین دۆنەری سەرەکی واتە بەخشەری سەرەکی یەکێتی ئەوروپایە لە ڕێگەی UNەکان چەند UN ئیجنسیەک و ئەکات لەگەڵ حکوومەتی هەرێمە و چەند وەزارەتێکیشی تیا بەشدارە بتوانرێ سیستەمێک دابنرێ ڕێژەی هەژاری واتە ئەو سیستەمە ئەو خەڵکانە بگرێتەوە کە هەژارن کە هەژارن بەپێی ئەو ڕێژەیە کە حکوومەت دایەنێ بۆی بتوانرێت لە داهاتووە هەر شتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر بدا ئەو داتایی لابێت کە داتایەکی زۆر گرینگە. ئەب یەک دەکەنگی تێکە بەواری جیبجیکردنێدا دەست پێکریا یان بتەنێ هەم پرۆگرامەکە ئێستا دەستی پێکردۆ بڵێ بەڵام ئەمە کاتی ئەوێ ئەکیت بۆی بە تەواوی سەرژمێری بکرێ سیر بکرێ بەڵام وەکو وتم ئێمە ئاستەنگی سەرەکیشمان ئەوەیە کە لەگەڵ بەغدایە دەبێت بە هەمان سیستەم و بە هەمان شێوە بێ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەکید تایبەتمەندی خۆی ئەدەینێ و داتا هەرێمی کوردستانیش لێرا بێت. گەلێکی سپاس بۆتە دکتۆرا کەنار فازڵ ڕێبەبەرە گشتیە هەفکاری و هەواهەنگیە هەواهەنگیا پێشخستنێ لە وەزارەتە پلاندانینێت ئیرۆ میێوانە زۆر سپاس.